لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و بەجێهێشتنی کەرکووک لەلایەن پارتی و یەکێتیەوە ئینتیما بۆ نیشتیمان و شارەکە لای هاوڵاتیان کەم بۆتەوە. بە جۆرێکە هاوڵاتیانی کوردیە و ناوچانە بێزار و بێتاقەتن لە دەسەڵاتی کوردی. بەشێکیشیان پێیان وایە ڕێکنەکەوتنی کورد لە نێو خۆی وای کردووە دۆخی یاسای کەرکووک خراپتر بێت. پێویستە ئەو ئاخەم کێشەکە لەوەیە ئەندامانی ئەنجومەن لە پارتی و یەکێتی پێکدێن. تەمەشای ئەوە مەکە مەسەلەن لەوانەیە یەکگرت و کورسی چێماشتێ، بەڵام بە زۆرینە یەکێتی و پارتی پێکیێنن کە برادرانی پارتی کە گەڕاونەتەوە نایەن بۆ ئێرە لێرەیە نیسابی تەواو نابێت لە ئەنجومەنی پارێزگایە. بەم نیساب تەواو نەکردنا تورکمان و عەرەب هەلەکە ئەقۆزنەوە و بڕیاری خۆیانی لەسەردەن. ئەم محافزەی کە ئێستا لەسەر حکومە بڵێن ڕاکان زبووری بەکەی خۆی توانێ بڕیار دەرکا، بەڵام بە یەک سەعات بە یەک کۆبوونی ئەنجومەنی پارێزگا هەموو وەزعەکە گۆڕێ. کەرکووک ئەگەر بێت و ئەم حزبانەی کەرکووک ئەگە یەک نەگرن و بە یەک دەنگ نێنە ناو وەزعەکەەوە کەرکووک بەڕاستی ئیستا ئیدارە کەرکووک بەدەست کوردەوە نییە. کوردیش ئیستا ئەگەر یەک نەگرێ کەرکووکە دۆڕێنێ بەڕاستی. ماوەی 14 ساڵ لە حکومڕان و دەسەڵاتی جووت حزبی کوردی لە سنووری کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تر نەیانتوانی وەکو پێویست خزمەتی هاوڵاتیان یا و ناوچانە بکەن، بەڵکو بە جۆرێک ئیدارەی ناوچەکانیان بەربەڕێوە دانیشتوانی کوردیە و شارە بێزار و بێتاقەت بن لە دەسەڵاتی کوردی. ئەمەش وای کردووە بەشێک لە هاوڵاتیان تەمەنا بکەن دەسەڵاتی پارتی و یەکێتی جارێکی تر نەگەڕێتەوە کەرکووک. دۆخی کەرکووک بەدەست کوردەوە نییە ئێستا، بەس زۆر خراپش نییە وەزعەکە، بەس ئەنجومەنی محافزە دانرێتەوە لەبەرەی کورد 6 کورسی هێناوە ئەتوانێ محافزی وەرگێ ئەو کاتە قواتی ئەمنی عسکەری دەرەچێت دەرەوە بە ئەمری محافز کەرکووک ئەچێتە ڕێوە. وەزعەکە زۆر باشترە بێ و ئیستەش باشە، زۆر خراپ نییە. ژان هیچ لە حیزبەکانە لە یەکێتینە لە پارتی نەگەڕنەوە شاری کەرکووک. ئێستەوە زەعمان زۆر لە پێشتر باشترە لەبەر ئەوەی هەر یەکێتی و پارتی بوو ئێمەیان فڕۆشت، بە ئێستاش نەگەڕن دوای ئەو فڕۆشتنە چیان بەچی کرد. ماڵی کوردیان هەمووی تاڵان کرد، ئەو هەموو شەهیدەماندا لە پێناوی کەرکووکە لە سەنگەرەکانە مناڵی فەقیر هەمووی تیاچوو، با ئێستاش نەگەڕێنەوەی. ئێستا زەعمان زۆر باشترە بە عەرەب حکومان بکە، زۆر قانزاسترمانە. هەتاکو ئێستا کەسێکی عەرەب نەهاتوە ناو بازار ڕەحیماوە شەڕ بە کوردێک بفڕۆشێت عەدای لەکە. بەڵام ڕۆژەکانی هەر ڕۆژانی پێش لە پێش 16 ئۆکتۆبەرەوە کوردەکان تعدایان لە کوردەکانی خۆمانە کرد بە پەترۆڵێک یان بەسایی جامڕەش دەخیان لە ماڵی خەڵکە کرد بەچکەی پیا و فەقیر تیاچوو، هەرچی پێشمەرگەیە ئێستا تیاچوو بەسایی ئەم دوو حیزبەوە. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە پارتی دیموکراتی یەکێتی نیشتیمانی بە فرۆشتنی کەرکووک تۆمەتبار دەکات. هاوکات یەکێتیش حزبی بەرامبەری بەوە تۆمەتبار دەکات نایەنەوە ئەنجومەن و پۆستی پارێزگار لە بەرژەوەندی کورد یەکلایی بکەنەوە لە نێوان ئەم ململانیە سیاسیی نێوان هەردوو حزبی دەسەڵات. هاوڵاتیان زەرمەندی سەرەکین و پیان وایە کەرکووک بە جۆرێک لە دەستی کورد دەرهێنراوە، جارێکی تر ناتوانن باسی کوردستانیەتی شارەکە بکەنەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.